با بڵێن بۆ سپەی 36 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ئەو کارەساتەی کە بەسەر هەڵەبجەدا هاتووە، ئەو جینۆسایدەی کە بەسەر هەڵەبجەدا هاتووە. لەم سۆنگەیەوە باس لە کێشە و گیر و گرفتی بەرکەوتوانی چەکی کیمیایی دەکەین. دەپرسین بەرکەوتوانی چەکی کیمیایی لێسەدا بارودۆخیان چۆنە، لەگەڵ ئەوەی کە هەتا ئەم دەقەیەش پێویستیان بە چارەسەر هەیە، هەندێک کێشە و گیر و گرفتیان هەیە، لایەنە پەیوەندیدارەکان چۆن بە چەند کێشەکانیانەوە چون داواکاریەکانیان تا چەندێک جێبەجێکرا و هاوکات قەیرانی ئابووری چ کاریگەریەکی لەسەر داواکاریەکان و جێبەجێکردنی تەواوی مافەکانی بەرکەوتوانی چەکی کیمیاییدا هەبوو. تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز ئاراس عابد ئەکرەم تاقانی جینۆسایدی هەڵەبجە ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان دەبێت. کاگاراس سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر هاتی. سەرتا بە شێوەیەکی گشتی لە بارودۆخی بەرکەوتوانی چەکی کیمیاییەوە دەمەوێت بزانم لە ئێستادا بە شێوەیەکی گشتی بارودۆخی بەرکەوتوانی چەکی کیمیایی چۆنە؟ ئەم کاتتان باش، سڵاو لە دیلەرانی خۆشەوی، سڵاو لە بەڕێزیشتان، سڵاو لەو کەسانی کە هەمیشە هاوغەمی کیمیابەرانی هەڵەبجە و جینۆساید و برینداران و ئەو کەسانن کە لەناو هەڵەبجە بەدەست ئازاری کیمیابەرانەوە ئەناڵێنن. سڵاو لە کورساتی خۆشەویست کە هەمیشە دەنگ و ڕەنگی کەس و کاری شەیدانی قوربانیانی کیمیابەرانی هەڵەبجەیە. بەداخەوە ئەوە یادی 36 ساڵی تاوانی کیمیابەرانی هەڵەبجەیە. دەیان کێشە و گرفتی ساڵەکانی هەشتا و هەشتا تا ئێستا بەردەوامە کە یەکێک لەوانە نەخۆشی برینداربوونی ئەو کەسانەیە کە بەرهێرشی کیمیاوی کەوتون لە ساڵی هەشتا و هەشتا. جێگەی نیگەرانیە ساڵانێکی دوور و درێژە ئێمە لە هەموو بۆ نەویادەکانە باز لەو تاوانەکەین، باز لە نەهامەتیەکانی خەڵکی هەڵەبجە و ئەو شوێنانەکەین هاوشێوەی هەڵەبجە کیمیابەران کراوە. یەکێ لەو کێشە و گیر و گرفتانەی کە ئیسە هەیە مەسەلەی نەخۆشی کیمیابەرانەکە نەخۆشخانەیەکی بۆ کراوەتەوە بە سپاسەوە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە بەشێکی تایبەتە بە ناوی نەخۆشخانەی کیمیابەرانی هەڵەبجە. بەڵام نەخۆشی کیمیابەرانی هەڵەبجەن جۆرە نەخۆشیە کە لای هەمووان ڕوون بێت کە ئەم نەخۆشیە وەکو هاوشێوەی نەخۆشی شێرپەنجەوەیە، دەبێت بە بەردەوامی تا لە ژیانایە دەرمان بەکاربێنێت و ئەو دەرمانانە پێویستی بەوە هەیە کە دەرمانی تایبەتی بێت. ئەو دەرمانانە ئەوانە نین کە لە سەیدەلیە و لە عیادەکان و دەرمانخانەکانی هەرێمی کوردستانە دەست بکەوێت. ئەگەر دەستیش بکەوێت هاوشێوەکەی نییە. بۆیە بەکارهێنانی دەرمان ئەو دەرمانانی کە هەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئێمە بۆ سوود وەرگرتن لەمە سوودمان لە نەخۆشخانەکان و دکتۆرە پزیشکەکانی ئێران وەرگرتووە کە ئەوانە لە 8 ساڵی شەڕی عێراق ئێرانە توانیوانە زۆرێک تاکەم بگەنەوە ئەنجامەی کە دەرەنجامی چارەسەرکردنی چەکی کیمیایی بریندارانی چەکی کیمیایی بە شێوەیەک بە ئەنجامە گەیەندرێت. وەیە ساڵانە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئێم ساڵیش بەسپاسەوە لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تیمێکی پسپۆڕی نەخۆشخانەی ئێران بە تایبەت نەخۆشەکانی چاو و سنگ هێنرا بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە و چاویان بە ژمارەیەکی زۆر لە برینداران کەوتەوە. بەڵام ئێمە کێشە و گیر و گرفتەکانمان دوایەوە دەست پێکاتەوە. ئایا ئەو دەرمانانە و ئەو چارەسەرکردانە چین کە بۆ چارەسەرکردنی بریندارەکان بەکارهێنێت لە کاتێکا کە تا ئێستا لێکۆڵینەوەیکی تەواوەتی نەکراوە لەسەرەوەی ئایا ئەو دایکەی کە ئۆکسیجینی بۆ ناڕوات سنگی چەندە ناڕەحەتە بێت، ئەو کەسەی کە تووشی نەخۆشی چاو بۆ دەرەنجامی شێرپەنجە یان نەخۆشیەکانی تر لەسەرم نەخۆشیانە چەندە درێژخایەنە، ئایا تا ئێستای ئەو کارێگەرە چەکە بۆ ماوەی تا چەندێک ئەمێنێتەوە. ئێمە زەڕور بوو لە ڕابردووە کار لەسەرەوە کرایە حکوومەت هێرێمی کوردستان ئیشی لەسەرەوە بکردایەکە ئەمانە وەکو بەڵگە و دیکۆمنت کۆکرانایەتەوە چونکە زۆرێک لەو ببوورە بە ئەمە تەواوکم زۆرێک لەو نەخۆشانە بە مروری زەمن شەهید دەکرێن و ئەمرێن ئەمانە وەکو مێژووی شارێک بۆ داهاتووی گەلێک بۆ زانکۆ بۆ خوێندن بۆ لێکۆڵینەوە بەڕاستی ئەمانە لە دەستگەلەکە دەرەچێت. باشە کاگاراست بە دیاریکراوی دیارترین ئەو گرفتە تەندروستیانەی کە ڕوبەڕووی بەرکەوتوانی چەکی کیمیایی بۆتەوە دیارترین و قوڵترین یان کامانەیە کە لە ئێستادا با بڵێن بە جۆرێک چارەسەرکردنیان ناوخۆی هەرێمی کوردستان قورسە و پێویستی بەوەیە کە دەستی هاوکاری زیاتریان بۆ درێژ بکرێت و لە دەرەوە چارەسەر وەربگرن. دوو نەخۆشی سەرەکی لە ئەوەی کە بەرچەکی کیمیایی کەوت بێت دوو نەخۆشی سەرەکی توش بووە. یعنی واقع نابێت ئەگەر کەسێ چەکی کیمیایی بەرکەوت بێ تووشی هەناسەتونی بوو بێت تووشی ئازاری چاویش نەبوو. گلێنەی چاو گۆڕین و گلێنەی چاو چارەسەرکردنی نەخۆشیەکانی چاو یەکێکە لە هەرە بەناوبانگترین ئەو نەخۆشیانەی کە لە دوای تاوانی کیمیابەرانی هەڵەبجە و کەسێک کە کیمیایی بەرکەوت بێت بەڕاستی ئەناڵێت بەدەست ئەو نەخۆشیەوە. کێشەکە لەوەیە کە
ئەوەی کە بەری کەوتبێت لە سەرەتای ساڵەکانی 90ەوە تا 10 ساڵە 12 ساڵە زۆر لەسەر خۆ تەسیراتی هەبوو لەسەر چاوکە بەڵام کاتێک کە تەمەنەکات وردە و تەسیراتی کیمیاوی لەسەر نەخۆشیەکانی دەرەکەوێت بە تایبەت گۆڕینی گلێنەی چاو لە دەستدانی چاو دەیان کەسمانەیە کە بەهۆی ئەو حاڵەتەوە تا ئێستا ینی وا لە نەخۆشەکە هاتووە ئێستا ڕۆژێ لە تارانە ڕۆژە لە نەجەفە ڕۆژە لە سلێمانیە دکتۆرەکانی سلێمانی یان بەسەردەم چارەسەرکردنەوە دکتۆری تایبەتی لە ناو نەخۆشخانەکانی هەڵەبجا هەیە کەسی خێرخواست بە تەنگە و کێشەوەیە لە ڕابردووە سەرۆکایەتی هەرێم هەبووە ماڵی مام جەلال خودی هێرەخان هەبووە لە هاوکاریکردنەکان ئەمانە هەبوون بەڵام ئەبێ ئەمانە تەسبیت کرێت ئەمانە دانرێت ئەمانە بەڕاستی هاتوچۆیان پێ نەکرێت تۆ گلێنەیەکی چاوەچی لە تارانە ئەیکڕیت گۆڕینی گلێنەی چاو قرێنەی چاو بەلایانی کەمەوە هەر چاوێک 1000 دلاری ئەوێت چۆن بتوانین نەشتەرگەری بۆ بکەیت چه زەمانەتێکی چارەسەرکردنەکەی هەیە ئەمە یەکێکە لە نەخۆشی سەرەکیەکان نەخۆشی دووەم کە زۆر مەترسیدارە بۆ ئەو کەسانەی کە بەر چەکی کیمیاوی کەوتون نەخۆشی هەناسەتونیە کە هەناسەت بەڕاستی من باوەڕم وایە زۆرێک لەو نەخۆشانە ئێستا دوای 36 ساڵ چەندین کەسەیە کە پێویست بەوە کات کە سیەکانی بگۆڕێت گۆڕینی ئەم سیانە بە بڕێکی پارەی داهاتی تایبەتیەکرێەوە لە ناو هەرێمی کوردستانە ناکرێت و ئەمانە زۆربیان لە ئەڵمانیا وڵاتە پێشکەوتەکان کراوە کە نمونەمان هەبووە سی نەخۆشیەکەی ئەمەی گۆڕیەوە ئێستا بە سەرکەوتووی نەجاحەتی هێناو بەڵام ئەو ئۆکسیژن و دەرمانی کە لە ناو نەخۆشخانەی هەڵەبجەوە بەسپاسەوە کە هەمیشە هەچ کەسێ بڕوات دەرمانەکانی بۆ بەکارێنن بەڵام لە ئاستی ئەو تمەحای خەڵکی بریندارەکان و خودی نەخۆشخانەکەشانیە لەسەر ئاستی خودی بەڕێوەبەرایەتی چارەسەرکردنی بریندارەکانانیە چکە تۆ بە بەردەوامی پێویستی بەوە هەیە ئەو نەخۆشخانەیە نابێت تاقێت دەوام کە ئەو نەخۆشخانەیە بێ هەندرێت پسپۆری تایبەتی بە بەردەوامی بێتە ئەوێەوە ناکرێت تۆ نەخۆشێک شەو سعات دوی شەو دایکێک سعات دوی شەو تووشی هەناسەتنی ببێت بچێتە نەخۆشخانە دکتۆری پزیشک چاوەڕێ بکە تا سبینێ سە لە بەیانی ساعت دکتۆری پزیشک دێتە ناو نەخۆشخانەکە باشە کاگەڕە سەڵبەتە باست لەوە کرد کە لە نەخۆشخانەکانیشتا ئەم کێشەوگیر و گرفتانە بوونیانەیە جگەلەوەی کە ڕەنگە بە بەراورد بەو برین و نەخۆشە سەختانی کە توشکوانی چێکی کیمیایان هەیەە هەم ئامێر نەبێت و هاوکات هەم پزیشکیش بە پێی پێویست لەو نەخۆشخانەدا بوونی نەبێت وەکو بەرکەوتوان وەکو با بڵێن کەسانی بەرپرس نوێنەرانی بەرکەوتوان ئەم داواکاری و پەیامانە گەێنراوە لایانی پەیوەندیدار ئەگەر گەێنراوە وەڵامی لایانی پەیوەندیدار بۆ جێبەجێکردنی ئەم داواکاریانە چیە لەوەی کەدا بتوانێت ئەو نەخۆشخانەیە زیاتر لە خزمەتی بەرکەوتوانی چێکی کیمیاییدا بێ من ئەگەر کەمێ ڕێگەم بگەڕێمەوە بۆ ساڵانی ڕابردوو کیمیابەرانی هەڵەبجە بە دەستێکی زۆر بەهێز لی درراوە پێویست بەوەکە بە دەستێکی زۆر بەهێز بنیادنانەوەی بۆ بکەیت یەک لەو مەسەلانە لە سەروی هەموویەوە ژیان پێویستی بە چارەسەرکردن هەیە ژیانی تەندروستی هاوڵاتیەک لە زۆر شت گرنگترە بەلای هەموو تاکێکەوە تۆ بێنەر بەر چاوی خۆت دەبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان لە سەرەتای دروستبوون و دۆژەنکردنەوەی هەڵەبجەبی لەوە بکرایەتەوە کە نەخۆشخانەیەکی زۆر پێشکەوتوو و داوا لە وڵاتانە بکرایە کە هاوکاری حکوومەتی عێراقییان کردووە لە ساڵی حکوومەتی عێراقیە ئەبێ ئیجبار بکرێن بێن چارەسەری بریندارەکان بکرێن بریندارەکان ببەنە دەرەوەی وڵات دوو حکوومەتی عێراقی زۆر بە سستی کار لەسەر ئەم کەیسەکات یعنی هەتاوەکو نەچیتە بەردەمی و نەپاڕێتەوە لێ حکوومەتی عێراقی نایە بەسەردەمتەوە هەرێمی کوردستانیشە بەهۆی ململانە و کێشە سیاسیەکانەوە نەخۆشخانەکەمان بووەتە بەشێک لە ململانەی سیاسی چارەسەرکردنی بریندارەکانمان یعنی بەڕاستی نەخۆشخانەی کیمیاباران بۆ یەکێتی پارتی نییە بۆ بزوتنەوە لایەنێکی سیاسی نییە کە نەخۆشخانەیەک دروستەکەیت پێویستە بە شێوەیەک بنیادی بنێ پێویستە بە شێوەیەک دەرمانەکانی بۆ چارەسەر بکەیت ساڵ بۆ ساڵ یاد بۆ یاد نەچی بگەڕێ بە شوێنەوەی کە ئەم ساڵ من دەجیهازی ئۆکسسیجینم پێویستە ئەم دەیەم دابش کرد ڕاوەسمەوە تا ساڵێکتە نزیکی یادەکە بێتەوە دەجیهازی تر بۆ نەخۆشخانەکە داوا بکرێت داوا لە کەس بکرێت یعنی ئێساگە سەرنج بێت لە ناو نەخۆشخانەی هەڵەبجە زۆرێک لە دەرمانەکان و پێداویستیەکان پێم سەیرە حکوومەتی هەرێمی کوردستان باز لەوە کا دەڵێ زۆربەی دەرمانەکان من کڕی من پێتان ئەڵێم لە ناو نەخۆشخانەی کیمیابارانە ئەوەی کە کراوە کەسانی خێرخواز کردوێتی زۆربەیان خەڵکی دڵسۆز کردوێتی خەڵکی خۆبەخش نەخۆشخانەکەی کردوێتەوە بەڵام کێشە لەوەی وەرن هانی نەخۆشخانەکە بن لێکۆڵینەوە بکەن بەحسی لەسەر بکەن ئەم چارەسەرکردانە ئایا تاکەی ئەوە 36 ساڵێ تاکەی هاوڵاتیەکی بریندار دایکێک ئەگە تەمەنی 20 ساڵانیش بوو بێ ئێستا 36 ساڵ 56 ساڵە یعنی معقولە 36 ساڵە تۆ خەریکی دەرمان خواردن بێت دڵی بە ئەوە نشکێت بڕۆ سەری نەخۆشخانە کە بزانە حاڵەتی نەخۆشەکان لە چ بارێکی دەرونی ناڕەحەتا بەهۆی خواردنی ئەو دەرمانانەوە کە دەرمانی زۆر بەکارێ هەنن کە لەوێ خەڵکیشی تایە بۆ چارەسەرکردنی دەرونیەکە بەڵام ئایا
ئەمە نابێت کۆتایی بە چارەسەرکردنی ئەم نەخۆشخانانە بێت ئەمە بە چیە بێت ئەمە بەمە بێت کە لایەنی پەیوەندیدار زۆر لایەنی پەیوەندیدار هەیە بە جددی بۆ ڕسمگرتن نێنە ناو نەخۆشخانەکە و سەردانی یادی کیمیابارانی هەڵەبجە بکەن بێن من حەزەکەم پێم خۆشە بەرپرسەکان وەزیری تەندروستی لایەنی پەیوەندیدار ئەو کەسێک کە خۆی حەزەکات و دەیەوێت چارەسەری نەخۆشیە بکە تەنها یەک شەو لەگەڵ لە ماڵی نەخۆشەکان بمێنێتەوە بۆی بزانێ بارودۆخی ئەو کەسانی کە بەدەست هەناسەتنی و بەدەست نەخۆشیە و ئەناڵن لە چ نەهامەتیەکە ژیانە بەدەسەر گەورەترین کێشە لە لامان من لێرەوە پێم خۆشە بەڕاستی سوپاسی فەرمانگەی کارەبای هەڵەبجە بکەم بەڕێوەبەرایەتی کارەبای دابین کردووە بۆ زۆرێک لەو کەسانی کە نەخۆش بێت کە بە راپۆرتی پزیشکی پێویست بەوە ئۆکسیجینەکان بەڵام خۆی لە ئەساسا بە مروری زەمن ئەوەشی کە بەرکەوتە بۆ لە نەخۆشخانەکانە نییە بە مروری زەمن من دڵنیاتانەکەم هەتا بێ ڕێژەی بریندارەکان لە ناو هەڵەبجە زیاتە بێ نەخۆشی هەناسەتوندی زیاد دەکات و نەخۆشی لە دەستدانی چاو زیاد دەکات ئەسڵان حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە کاری لەسەرەوە کردایە ئەگەر لە جمهوری ئیسلامیشەوە ببوایە کارەبای 24 ساعتەی بۆ خەڵکی هەڵەبجە دابین کردایە لەبەرەوەی شوێنێکە زۆرترین نەخۆشی تایە پێویستی بە ئۆکسیجینی بەردەوامەیە باشە کاگاراست لەم بارودۆخ و معاناتی کە ئێستا بەڕێستان باسی دەکەن هەڵبەتە بۆ بەرکەوتوانی چێکی کیمیایی کە بارودۆخێکی دژواردا تێدەپەڕن لێستادا بە شێوەیەکی گشتی پەیام و داواکاریەکانیان چییە و هاوکات نەبوونی چارەسەری پێویست لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان و هاوکات دەستگیرۆی نەکردنی بەشێکیان بۆەوەی کا لە دەرەوە تاوی چارەسەری پێویست وەربگرن کە لە ڕووی مادی شەوە ڕەنگە بە جۆرێک کێشیان هەبێت و نەتوان خۆیان تاوی تێچۆکان لە ئەستۆ بگرن ئەم بارودۆخە بۆ بەرکەوتوانی چێکی کیمیایی تا چەندە قورسە و پەیام و داواکاریەکانیان چی دەبێت من پەیامم بە حکوومەتی هەرێمی کوردستانێ پێم سەیرە لەسەر بوونی ئەو هەموو بوجە و ئیمکانیەت و داواکاریە دەسەبا بۆ بڕینی بوچەی بڕێک پارەکە بۆ بریندارەکان دابین کراوە ئەم بریندارانە خۆیان بچن دەرمانەکان کڕن لە کاتێکە ئەگەر ڕژەیەکی هێندە کەمەکە پیا و شەرمەیگرێت باسی بکات ئەگەر بچی دەرمانی یا فاسیە بکەیت لەوە چێت لە تاقێکە ئەو بڕۆپارەیە سەرف بکەیت یەکەم هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان لە چاکسازیە بەداخەوە بڕینی منحی بریندارەکانی کیمیابارانی هەڵەبجە بوو کە ئەبوایە بە هیچ شێوەیەک دەست بۆ ئەو مەسەلەیە نەبرایە دوو دروستکردن و بنیادنانی نەخۆشخانەیە کە نەخۆشخانەی کیمیاباران ئیتر جارێکتر پێویستی بە داواکاری و داخوازی نەبێت هێنانی تیمی تایبەت و هێشتنەوەیان لە ناو نەخۆشخانەکانە هانی دکتۆری تایبەت لە نەخۆشیەکانی سم و چاو بدرێت بمێنەوە لە ناو هەڵەبجە ئەو شوێنانی کە پێویستە بۆیان دابین کرد لە ڕووی مادیەوە بۆی دابین کرێ بۆی بێ لێرە دانیشێت هانی هاوڵاتیان بدرێت لەسەر ئاستی نێو دەوڵەتیە ئەمانە بە دوکۆمنت کرێت و دەرمانی تایبەتیان بۆ دابین کرێت محکەمەی لە های بخرێتە ژێرباری ئەو بەرپرسیارەتەوە کە تاوانێک بەرامبەر بە گەلێک ئەنجام درراوە دەیان دەوڵەتی نێودەوڵەتی وەکو ئەڵمانیا و رووسیا و فەڕەنسا وڵاتانی تر هاوکاری حکوومەتی عێراقیان کردو بە لە ڕێگەی چەکەکانی ئەوانەوە چەک بەکار هاتووە خەڵک وای بەسەر هاتووە ئێمە جگە لە بریندارەکان دەیان کێشەی مناڵی ونبوو هەیە دەیان کێشەی خێزان هەیە دەیان کێشەی قەرزی هاوڵاتیان هەیە لە دروستکردنی یەکەکانی نیشتە جێبوون بەجددی من پێم باشە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر ئێوە خزمەت بە هەڵەبجە بکە بە ڕاوەسانی ساتێک هاوبەشی غەمی چارەسەر ناکرێت دەبێت تیمێک بێت لە هەڵەبجە وەزارەتەکان بهێڵێتەوە حەلی کۆتایی دابنێت یعنی ناکرێت ئێمە تەمەنمان ڕووی تەمەنمان عمرمان عمری نۆح نییە من 36 ساڵ تەمەنم کردووە چاوەڕێەوەکەم پێداویستیەکانی ژیانم بۆ دابین کرێ هەموو ساڵی ئەم بارانە ئەم بارودۆخە دووبارە بێتەوە لەسەر خەڵکی هەڵەبجە ئێمە ترسمان لەوە هەیە بەیانی دوو بەیانی کە یادەکە تەواو بێ دوای نەورۆز کەس نایەتەوە بەلای خەڵکی هەڵەبجە باشە کاگاراست بە بڕای بەڕێستان ئەم با بڵێن داواکاریانی ئێوە کە وەک خۆی نەگەیشتۆتە جێ پەیوەندی بە قەیرانی داراییەوە هەیەیان ئەمە پەیوەندی بەکەم تەرخەمی لایەنە پەیوەندی دارەکانەوەی کامیانە پرسیارەکەت زۆر بەجێە چکە وەڵامەکەی بەڕاستی دوودیوە لایەنێکی ململانی سیاسیە لایەنێکی بەشێکی پەیوەندی بە قەیرانەوە هەیە بەڵام بەشێکیشی بەبێ پلانیەوە هەیە ینی تۆ بە هاوڵاتی ئەڵێ ئەرزە بە بەخاوەن یەکشەی دەکەن زەویان نەدەیتەوە بەڵام بۆیان تاپۆ ناکرێت بەڵام هانی شارەوانی نایت بودجەی بۆ دانانی جیای بکاتەوە بڕیارەکە درێ خانووی کە سوکاری شەیدان ئەسڵەن پێم سەیرە 570 خانوو لەسەر دەمی کامەر فەتاحا بۆ خەڵکی هەڵەبجە دروست کراوە پێویستی بە تاپۆکردنەوەی لە 570 کەسەکە دوو کەس تاپۆیان کردووە دوای 24 ساعت لە دەرچوونی بڕیارەکەی جێگری ئەنجومەنی وەزیران سەرۆکی شارەوانی بڕیارەیە لەسەر ڕاگررتنی تاپۆکردنی خانووی کیمیاباران یعنی بەڕاستی دەیان کێشە و گیرگوتەیە بە کتابی بە کتاب چارەسەرێکرد بەڵام هەشە بەڕاستی پێویست بە مادەیەکە لە چ شوێنێکی دنیا خانوو بە کە سوکاری شەیدان دروستکەی بڵێ بڕۆ دروستی کە من پارەکە تێمێ کابرا بڕۆ تا دەیان ملیۆن دینار قەرزی کردو بۆ دروستکردنی یەکەیەکی نیشتە جێبوون دوایەوە پارەکە تۆ
تۆ احتیاتی بۆ نەکەی دەستبەری بۆ ئەو پارەی کە بۆ خانووی کەسوکاری شەیدان دانراوە جیاوازی لە پێدانی هاوکاری دروستکردنی یەکەی نیشتە جێبوون وەجبەیەکی 180 وەرەقەیەوە توجبەیەکی 240 وەرەقەیە بەڕاستی بێپلانی لە خزمەتکردنی کەسوکاری شەیدان هەیە سەر لەبەری وەزارەتی شەیدان ئەبێ هەڵوەشێتەوە پلانێکی تۆکمە دانرێتەوە بەڕاستی وەزارەتی شەیدان لەسەر ئاستی ئەو وەزارەتە بێ کە پێناسەکەی بە ناوی خۆیەتی بەڵام ئایا لە ناوڕەکە ئەو پێناسەی کە هەیە پێناسەی خواستی داواکاری کەسوکاری شەیدانی قوربانیانی سەرجەم چین و توێژەکانە ئێمە تاکەی داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان پەنا بۆ ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان با بڵێن بودجەی کەوتۆتە دەستی عێراقەوە من لەمەولا پەنا بۆی کێ بێنم چۆن بتوانم دابینی داواکاریەکان بکەم ئەسڵەن ئەو لە پرسراوانە نابینیتەوە تا ساڵێکی تر دەبێت لە ڕێگەی حیزبەوە پەنابەری بۆ بەرپرسەکان بۆ ئیشتێ بۆ دابینکە باشە کاگاراست جا لە کێشە تەندروستیەکان جا لەوەی کە لە ڕووی دابینکردنی یەکەی نیشتەجێبوون بۆ بەرکەوتوانی چێکی کیمیایی و هاوکات بڕینی ئەو موچەکەمەی کە پێشتر پێی دەدرا هێشتا چەندین کێشە و گیر و گرفتی دیکە هەیە یەک لەوانەی کە هەندێک کات بەرکەوتوانی چێکی کیمیایی باسی دەکەن و بەری دەکەون ئەوەیە کە بۆ نمونە بەرکەوتوانی چێکی کیمیایی لە پرۆژەکانی حکومەتدا سودمەند دابن ئەم گرفتە چۆن هەوڵ دەدرێت چارەسەری بۆ بدۆزنەوە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو باسم کرد با هەر بێ ویژدانانە قسە لەسەرەوە نەکەین بڵێن هەنگاوی نەناوە بەڵام هەنگاوەکان کاتیە کێشەکەمان لەسەرەوەیە مەسەلەن وەکو جەنابە باسی کرد باز لە دروستکردنی خانووەکەی کاتێ تۆ خانوویەک بۆ ماڵەکەی خۆشە دروستەکەیت ئەبێ ئەوەنە احتیاتی بۆ دانێتانیوەی خانووەکە بگەێنیتە من بەس نەگەن لە بیدایەتەوە تۆ بتەوێ خانووی بۆ وارسێکی قوربانیان دروستکەی بەڵام پێی بڵێ بڕۆ دەست پێ بکە من پشتیوانیت لێ یەکەم لە پڕێکا دارایی و لە وەزارەتی داراییەوە باز لە بڕێنی من حەکایەکرێ ئەسڵەن ینی ئەگەر شتێکی سادر بۆ باسکەم نزیکی یادی کیمیابەرانی هەڵەبجەیە معقول لە بنەماڵی شەیدان من ئیمشە و ژمارەیە بنەماڵە شەید پەیوەندیان پێوە کردوین کاکە بەیانی ئەمە چی بکەین بۆ یادەکە من پارەم پێ نییە میوانداری کەس بکەم میوان پارەم موچەم وەرنەگرتووە بریندارێک دەیەوێت بێ هەرچەنە ڕەمەزانە پێویست لەوە چێ بە خواردن نەکە بەڵام لە ناو نەخۆشی کیمیابەران ناتوانێت بەڕاستی بە ڕۆژ بێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ حکوومەتی سەرتاسەری بێت جیاوازی لە بینی چین و توێژەکانە نەکات بۆ ئەمە بەستەش پێویست بەوە کات بەڕاستی حکوومەتی عێراقی بێنیتە ژێرباری هەموو چارەسەرکردنەکانەوە خۆشکی بەڕێزم مەسەلەی کیمیابەرانی هەڵەبجەت بە جینۆساید ناسێنراوە ئەسڵەن ئەبێ هەموو مەسروفاتی خزمەتگوزاریەکان بخەیتە سەر حکوومەتی عێراقی وە هەمیشە ئێمە دایمەن گلەی لەوەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کاچێ لەگەڵ حکوومەتی عێراقیە دانیشتنەکە باز لە جینۆسایدی گەلی کورد ناکە کە تۆ جوار بەپێی یاسای نێودەوڵەتی هەر گەلێک کە جینۆسایدێکی هەبێ مافی سربەخۆیی هەیە تۆ چوار جینۆسایدی زۆر گەورەت هەیە هەڵەبجە و ئەنفال و بارزانیەکان و فەیلیەکان ئێستا شنگالی هاتوۆتە سەر هێندە ململانە سیاسەکان لە ناو عێراقیشا درێژ بۆتەوە ئەسڵەن باز لە قەرەبووی زیانە مادی گیانەکانی هەڵەبجەش ناکرێت کاتێک کە ئیشەیەکرێ بۆ هەڵەبجە دەیان دەسیتی ئەخرێت ئێمە گومانمانەیە لە هەموو خزمەت گوزاریەکان و هاوڵاتیانی هەڵەبجە ئەگەر خەڵک بدوێنی ئیمساڵ زۆرترین هاوڵاتی کە مقابلەی نەکردووە کە سوکاری شەیدان بووە بەڕاستی بێ ئومێدی بە خەڵکی هەڵەبجەوە زۆر دیارە دەرەنجامەکەشی باش نابێ بۆ دڵتەنگی یعنی خەڵکی هەڵەبجە گەشتۆتە ئاستێکەوە شەرمەی گرێ ئێستا من بۆ خۆم بۆ هەموو قوربانیەوە کە زۆرترین قوربانی کیمیابەرانی هەڵەبجێمێ وەڵی لە ڕابردووە شانازیم کردووە کە بنەماڵەیەکی شەیدم ئێستا شەرمەم گرێ کە بڵێ من بنەماڵەیەکی شەیدم هێندە دەرونی خەڵکەکە تێک شکاوە بەسەریەکە خزمەتگوزاری دەبێ هەنگاو و پلانی هەبێت کاتێک وەزارەتێک دێتە سەر حکم ئەگەر نمونەیەکی بچکۆلانت بۆ بگێڕمەوە وەزیری شەیدان ئێمڕۆ بەیانی دێ سەردانی هەڵەبجەکات هەندێک کێشە و گیرگرت بەیانی پەرلەمان ئاڵوگۆڕی بەسەرا هات وەزیرێکی تر دێتە سەر حکومەت لەبێ لەسەرەوە دێمە جارێکتر بڕۆینەوە باسی معاناتی کیمیابەران و برینداران و مناڵانی ونبوو مناڵانی تاقانە و کێشە و گیر و گرفتەکانی بۆ بکەین دوو لە مەسەلەی دامەزراندنە وەکو خۆمان بەڕاستی نەهامەتی ژیان وای لێکردنی زۆر بمان خوێندنمان تەواو نەکرد ناڕەحەتیمان چێش 3 ساڵ دابڕانی ناوخاکی ئێرانمانە بوو بەڵام هیچ چییە بێ ئەگەر دایمەن لە دامەزراندنە حەسەیەکی تایبەتی بۆ کە سوکاری شەیدان بەسەر جەمچوون و توێژەکانە نابێت جیاوازی بکرێت لە سنووری هەڵەبجە ئەگەر ڕێژەیەکی تاعینات دانرێت ئەبێ حساب بۆ کە سوکاری شەیدان بکرێت بەڵام منێکی خاوەن تاقانە و زۆرترین 12 شەیدی کە سوکاری شەیدان بە ڕووپامایی نەبێ کوڕێکم یا 30 تاقانەت هەیە خۆی تاعین ناکرێت تەمەنی ڕۆشتووە با مناڵەکەی قەیچێکە بە ئیمتیازێکی تایبەتی وەکۆی کە بتەوێ خێزانەکە جارێکی تەر هەڵسێنیتەوە زینوی بکەیتەوە با مناڵەکەی تاعین کرێت لە دابەزراندنە جیاوازی لە بینی ئێرە و شوێنەکانی تراکرد شوێنی وایە بیسن 600 کەس تاعینە بکرێت بەڵام لە ناو هەڵەبجانواری دوای 2 ساڵ 3 ساڵ ژمارەیەکی ڕێژەیەکی کەم
هاوڵاتیان دامەزرێت یعنی هەڵەبجە پێویستی بە بنیادنانێکی تایبەتی هەیە بۆ هەڵسانەوەی ئەگەر بتەوێت خزمەتی بکەی ئەگەر بتەوێت بیکەیتە پارێزگا ئەگەر بیکەیتە پارێزگایەکی نمونەیە ئەگەر بتەوێت قەرەبووی بکەیتەوە باشە تاوانێکە بەرامبەر بە گەلێک هاتووە کاتی خۆی کە سەدام حوسێن کیمیاوی کردو بەسەر هەڵەبجە نەیوتووە کاکی پارتی تۆ خۆت لایەکێتی وەرە پێشەوە ئیسلامیەکان بڕۆنەوەلا لە خەڵکی کوردیەوە هاوڵاتی سیڤیلی شەهید کردووە ئەگەر بێ سەری مێژووی هەڵەبجە بکەیت ئەوکەوەی کە بوو تە قوربانی مناڵی بەرپرسێکی تیان نیە لە تاوانی کیمیابارانی هەڵەبجە ئایلەکەی تیاچوو بێ هەمووی خەڵکی سیڤیلە لە ناو هەڵەبجە شەهید بووە لە سەدا 68 شەهیدەکان ژن و مناڵن شەهید بوون ئەمانە ئەبێ هەموو لە یەکهان بدرێت بە تایبەت لە شاری سلێمانی کە نزیکترین شوێنە لێمان ئێمە سلێمانی دایکە بۆمان دایک بە مانای کەلیمە دایکە ئەبێ خەڵکی سلێمانی بەجددی بێ بنەوێتەوەی کە نەیەڵێ هەڵەبجە بکەوێت نەیەڵێ ئەنفال بکەوێت نەیەڵێ بارزانیەکان بکەوێت دەست بەرێ بۆ هەموو جینۆسایدەکان یعنی کێشەکان وای لێ هاتووە ئیدارەی پارتی هەڵەبجە بە جینۆسایدی خۆی نازانێت ئیدا سنووری ئەملاش شنگەل بە جینۆسایدی خۆی نازانێت لە چه شوێنێکی دنیا هەبوو شوێنێک پێی بڵێ گەلی کورد چوار جینۆسایدە هەبێتەوە بە جینۆسایدی خۆتی نەزانیت بەڵێ سپاس بۆ ڕوونکردنەوەکانت پێی چارەسەرکردنی تەواوی کێشە و گیر و گرفتەکان زۆر سپاس بۆ ئارەس عەبدەکرەم تاقانەی جینۆسایدی هەڵەبجە دووبارە سپاس کڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان بوویت.